وڵە بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایەقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی عزیزەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەم ئەڵقا تایبەتەی باسی ڕۆژ. ئەڵلقەی ئەم شەوی باسی ڕۆژ لەگەڵ جەنابی کاک بەختیارە کاک مەلا بەختیار لێ پرساوی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە لەم کاتە هەستیارەی هەرێمی کوردستاندا دۆسیە زۆرە بابەت زۆرە قسەی لەسەر بکەین وە گرنگەوە مەبەستیشمە و هاوڵاتیان و بینەرانیش مەبەستیانە بزانن بڕای یەکێک لە سیاسیە دیارەکان یەکێک لە کەسایەتیە کاریگەرەکان یاریێمی کوردستان لەسەر کۆی پرسەکان چ ئەوانەی لەسەر ئاستی ناوخۆن و چ لەسەر ئەوانەی لەسەر ئاستی دەرەوەن چییە مەبەستمە لەم بەرنمەیە لەسەر زۆر بە کورتی بۆی کاتەکە استیغلال بکەین بۆ قسەکانی کاک بەختیار زۆر بە کورتی قسە لەسەر کۆمەڵێک تەوەر بکەین لەوانە ڕێکەوتنی لایەنەکان و کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان ئەمە بە باسی یەکەم ئەزانم و بە گرنگترین باسی ئەزانم لە ئێستادا و مەبەستمە قسە لەسەر پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ کۆی لایەنەکان بە تایبەت بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان قسەی لەسەر بکەین و هەروەها قسە لەسەر کاراکردنەوەی پارلەمان و کاریگەری کاراکردنەوەی پەرلەمان لەسەر پرسی ڕیفراندۆمی سربەخۆیی و مەبەستیشمە باسێک لە ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین من زیاتر ناڵێم کاک مەلا بەختیار لێ پرساوی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتە ئەمەوێت بە پرسیارێکی ناتەقلیدی دەست پێ بکەم وەکو بەرپرسێک وەکو کەسێکی دیاری هەرێمی کوردستان و کوردستان بەگشتی لە ئێستادا بە تایبەت دوای باسکردنی پرسی ڕیفراندۆم کار کراوە بە شێوەیەک لە شێوەکان بە مەبەست و بە بێمەبەست خەڵک بێهیوا کراوە خەڵک بێتاقەت کراوە و خەڵک ترسێنراوە تا واستەی دڵنیام جەنابی شتاگاداری خەڵکیان خستۆتە ئازوقەکڕین جەنابەت لەم ساتە هەستیارەیە چ پەیامێک تەیە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆی نەیخەمە کۆتا پرسیارەوە لە یەکەم پرسیار باسی ژیانی هاوڵاتیان بکەین دوو ساڵەدا مەزراون چاوپێکوتنەکەن بەخوا ئێستم بە فرسەت زانی بێگومان هەلومەرجەکەشم بە باش زانی کە قبولی کەم لە کەناڵەکەی سێخۆمان سڵاویش لە بینێرەکانتان لە هەموو بینێرانەی کە بۆ چاوەڕوانن منیش بتوانم وەڵامێک هەندێک لە پرسیارەکان قەرارەت بەو دۆخەی کە دروست بووە ئینکەما بێ ئەو پروپاگاندانەی کراون بۆ ترساندنی خەڵک بەڕاستی بێبنابێت بەڵام ملەتی ئێمە بە فترەت و بە تەجروبە دەرکەوتووە کە هەر کاتێک تەنگژەیەکی سیاسی ڕۆمانتیە بکە هەندێک احتیاط بۆ خۆی بکە باش مە تەبیعیە بەڵام ئایا ئەو مەترسیەی کە بەهۆی چەندین هۆوە پروپاگاندەی لەسەرەکرێ ئایا ئەو مەترسیە بەو قەبارەیە لەسەرمان هەیە یان نییە بەڕاستی من بەش بە حاڵخۆ مەترسێکەوە نابینم چۆن یەکەم کاردانەوەی نێودەوڵەتی بەرامبەر بە ڕێفراندۆم لە ئەمریکا و بریتانیا بۆ فەرەنسا بۆ ئەڵمانیا بۆ دەوڵەتانی مەجلیسی ئەمن تا ئێستا کاردانەوەکە هیچی ڕەفزی مطلق نییە و هیچی هەڕەشەش نییە نەن ڕەفزی مطلقە نە هەڕەشەیە فقط ئەڵێ کاتەکەمان پێ باش نییە باش دەجا دەوڵەتە گەورەکانم قسەشنەکەن یانی چییە ببێن خۆیان دەوڵەتەکەمان بۆ داوە مەزرێنن هەرێ بێ دوو قسە بکەن بە پێی سیاست و بەرژەوەندەکانی باش دەوڵەتە قلیمەکانیش جاران هەڕەشەی سەرکوتکردن و هێزناردن و سنوور داخستن و واتان بەسەریهێنین و واتان سەر و بە یاخیویان نەزانین بە تێکدەریان نەزانین بە تێکدانی وەزعی ڕۆژهەڵاتیان نەزانین بە تاوانباریان نەزانین بە هەموویان نەزانین ئێستا ئەوانیش ئەڵێن پێمان وایە یەک پارچەی خاکی عێراق باشترە مافەکانتان چەند داواکەن لە ناو عێراق پشتیوانتانەکەین مادەی 140 جێبەجێ ببێت دەستور جێبەجێ بجێ مفاوەزاتی باشتر لە عێراقا بکەن بۆ ئەوەی باقی مافە بەدینە هاتووەکانتان بەدیبێنن یعنی ئەمەش ڕێگایەکە لە ڕێگەکانی دیالۆگ ڕێگایەکە لە ڕێگەکانی مناقەشە نەک هەڕەشە ئەەکەن و خۆمان ئامادە بکەین بەرامبەر بە هەڕەشەکە چیەکەن بەڕاستی ئەو ترساندەی خەڵک مبالغەیە من پێم وا بێ زیاد لە حد قەبە کراوە ئەو مۆڵوع باش مە پرسیارێکی گشتی بوو وردە دێنە سەر تەوەرەکان کە مەبەستمە لەگەڵ جەنابەت قسەی لەسەر بکەین ئەمڕۆ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەیەکی کرد لە کۆبوونەوەکە کۆمەڵێک بڕیار درراوە من ئەزانم ئێوە پاگەیاندراوێکتان بڵاو کردوەوە بەڵام لە دەمی جەنابتەوە بۆ بینەران باشە بڕیارەکان چی بوون و بۆ ئەم قۆناغە چەند گرنگن ئەم بڕیاران یەکەم بڕیار پێمان باشە کات لەوە زیاتر بە فێڕۆ نەدرێ کاتی ئاساییکردنەوەی پەرلەمان یا کارەکردنەوەی پەرلەمان دیاری بکرێ ئەمە دەی مانگ دەی ئاب پێمان باشە دوو هەفتە ماوە ئەم دوو هەفتە خۆشبەختانە بینی گۆڕان و پارتی ئارامترە دوای هەڵبژارنی ڕێخەری گشتی و خانەی ڕاپەڕاندن
هەم جنابی کاک مەسعود هەم کاک نێچیروان هەم پارتی تەسریحەکانیان باشە ئێمە ئەمڕۆ وەفدێکی گەورە ڕەنگە بۆ لای کەم حزب ئێمە وەفدی وا گەورە بڕۆین وەفدێکی گەورە ڕۆشتوین لەوێ قسەی زۆر دۆستانە و دڵسۆزانەمان کردو بۆ پەیوەندی هەردوو لامان و دۆخەکەی ئێستای کوردستان و ڕۆژهەڵات و دوای شەڕی داعش و عێراق و هەمومان لە چڕەباسێکە ئەمە باس کردووە لەگەڵیانە لە چڕەباسێکە اینجا کۆمەڵی ئیسلامی و پارتی کاکە فازڵ میرانی سەردانی کۆمەڵی ئیسلامی کردو و ئارامترە وەزعەکە پێمان وایە ئێستا هەندێک لە بڕیارەکان بەدەست ئێمە و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو ئەوانەیە بەشێکی لە دەستپارتی ماوە جاران هەمووی لە دەستپارتی بوو لە ڕاستی هەموو بڕیارەکان پەرلەمان کارانەکرایەوە پارتی بوو مەرج ئەدانرا بۆ ئاساییکردنەوەی پەرلەمان پارتی بوو پارتی ئامادە نەبوو لەگەڵ گۆڕاندانیشێ هەر پارتی بوو گۆڕان ڕەتفعلێکی ئەوە بوو کە کەرامەتی سیاسی خۆیان بێنە مەیدان لە دوای پەکخستنی پەرلەمان ئامادە نەبوون دانیشتن هەر ئامادە نەبوون بەو شێوەیە دانیشتن با بە دیقەت قسە بکەین بەو شێوەیە دانیشتن لە کاتێکدا کە مەسلەی پەرلەمان ساغ نەکراوەتەوە بڕیاری بۆ نەدراوە دانیشتەکانیان بە بێهودە ئەزانی ینی ئەمە بە دەقیقترە بە ئەمانەترە قسەکە بەڵام ئێستا هەموو ئەم تەمەڕواوەوە پەرلەمان بێمەرجکارە ئەکرێتەوە و ئامادەن بەرەدرانی پارتی ئامادەن لەگەڵ گۆڕان بڵێن ئەگەر پەرلەمان یاسا دەرەکا و ئەی نێرێ بۆ کاک مەسعود تەوقیعێکە ئامادەین ئەگەر ئەمە بۆ ئێستا تا ڕێکەکەوین تا ئەچینە ناو پەرلەمان گۆڕان یان کۆمەڵ یا هەر لایەک بە قورسی ێزانێ فەرمون با لە پەنان قەرار بۆ ڕفراندۆم دەرچێ نەبێ بە قانون بۆی ئەو ئیشکالش لە بەردەم ناردن و نەناردن بۆ لای کاک مەسعود نەمێنێ ئێمە دەرگاکانی هەموو کردوتەوە دەرگاکانی کردوتەوە ماوەتۆ سەرەوەی لە پشتی پەردە دانیشین دەسەڵاتی سیاسی کێشەکان چارەسەرکەین جارێکی تر ئەم گرەی دەستە لە کۆڵ خۆمانی نەکەینەوە بیدەینە دەست بەرەدرانی پەرلەمان لە کاگدا ئەم بڕیارانە بە بڕیاری سیاسی چارەسەرەکرێن نەک بە بڕیاری قانونی هەڵەیەکی گەورەیە فراکسیۆنەکانمان یا پەرلەمانتارەکانمان واتیە بگەن ئەمە ئەگە بچێتە پەرلەمان بۆیان چارەسەرەکرێن نەخێر وردەکارەکەی لە دەروی پەرلەمان دوجارەوان بە پاڵپشتی حزب ڕۆشتونەتەوە دوجارەوانە لستی حزبن نەکە بە پاڵپشتی حزبن یعنی ئەوە پاڵپشتی یعنی خۆیان هەن و ئێمە ئەعلانمان کردووە پاڵپشتیانکەن لیستی ئێمەن نەک بە پاڵپشتی ئێمە نزیکی 15 ڕۆژ پێش ئێستا وتت پەرلەمان بێمەرج کاراکرێتەوە بەڵێ وەواش دەرچوو بەڵێ واش دەرچوو ئێستا داواتان کردووە کە تا دەی مانگ پەرلەمان کارا بکرێتەوە بەڵێ شتێک ئەزانم بە بینەرانی بڵێن بۆی زیاتر بینەرانیش دڵخۆش بن کە دا دەی مانگ پەرلەمان کاراکرێتەوە و ئەو تەمەی ئەو ململانی ئەو ناکۆکی و گرژەی لە نێوان پارتی و گۆڕان هەیە بە تەواوەتی بڕەوێتەوە بزانێ ئێمە بڕیاربان نەداوە ئەڵێن تا دەی مانگ بە پەسەندی ێزانینی تر پەرلەمان کارا بکرێتەوە یعنی چی یعنی هێشتا وردەکاریەکەی ماوە بەڵام ئێمە وەکو بەشەکەی یەکێتی بڕیارمانداوە ئەمڕۆ لە لای بەرەدرانی بزوتنووی ئیسلامی بووین و بیرروڕامان گۆڕیەوە و ئەوانش دەوری خۆیانە بینن سبینێک کە جمعەیە پارتی سۆسیالیستمان عەزیەت داوە ئەچین بۆ دەی گوڵەخانە لەگەڵ پارتی سۆسیالیست و کاکە حەمەی حاجی مەحموود دائەنشین دوو سبەی کۆبوونەی ئەنجومەنی سەرکردایەتیمانەیە سێ سبەی ئەچین لەگەڵ کاک مەسعود و حیزبە سیاسیەکان دانیشین لەوێ لەگەڵ پارتی بڕیارە دەین لەسەر نەخشە ڕێگای خۆمان کۆ ببینەوە و ئێمە پێشنیارەکەین لەسەر کۆی ئەو کاردانەوانەی بەرامبەر بە ڕفراندۆم هەیە و ئەو تەنگ و چەڵەمانەی لە ناو خەڵکەیە و ئەو هەوڵانەی بۆ ڕفراندۆن بدراوە و وەڵامەکانی هی حیزبەکان و هی دەوڵەتەکانی وانە کە وەرمانگردون لەسەر کۆی ئەمانە دانیشین حیزبەکانی کە بڕیاری ڕفراندۆممانداوە کۆی ئەمانە ببینەوە بەردەم حیزبەکان سەر لە نوێ شەنوکەوێکی بکەین بۆی بزانین بەرچاومە ڕوونتر بێت چۆن قەرارە دەین چی ئەەکەین پێشنیاری نوێ هەیە نییە گریەکان ئەەکەینەوە نایکەینەوە ئەمە پێویستی بە قەراری دەستە جەمعی هەیە وردەکاریەکەی بۆ دەیمان یا هەشتی مانگ یا دوانزەی مانگ ئەمە مشکلە نییە مومەوەی لەسەر وردەکاری سیاسیەکانی ڕێککەوین وەکە چوونی ناو پەرلەمان جارێکتر نیە ئاماژەت پێدا گۆڕان و پارتی ئێستا وەکو جاران نییە لێک نزیک بوونەوە هەیە و هەستەکرێت ئاسۆیەکی چارەسەر لە نێوانیان دەرکەوتوە هەڵێ وایە جامر ئەمەوێ ئەوە بڵێم ئێمە ئەڵێم ڕئیمان وایە وردەکاریەکانی چۆنێتی چوونە ناو پەرلەمان ساخکەینەوە بۆی ئەم جارێن چوینە پەرلەمان نینە دەرەوە جارێکی تر
هەتا هەڵبژاردنە بێ و دوای هەڵبژاردننی خوا کەریمە. باشە بەنسبەت نەخشە ڕێگاکە یەکێتیەوە بڵێ کە ئێوە ئەمڕۆ لە مەکتەبی سیاسی بە شێوەیەک لە شێوەکان تاوتوێ ئەو پرسەتان کردو و بەنیازن بە شاندێک وەفدێک کە جەنابتان سەرۆکایەتیەکەن بچن لەگەڵ پارتیدا بنیش. وەڵامی پارتی دوو لە قە پرسیارەکەم نەخشە ڕێگاکەی یەکێتی چ چارەسەرێکی خێرایی بۆ ئەم قۆناغە پێیە و وەڵامی پارتی تا چەندە ئیجابی بوو. وەڵی قسە زۆرە لەسەر نەخشە ڕێگاکە هەندێک بەرادەر وای داناوە کە گوایە پارتی وەڵامی یەک پرسیاری ئێمەی داوت و یەک داخوازی ئەمەداوتەوە ئەو بەرادەرەی ئێمە نە مەسئولە نە ئاگای لە هیچە بڕاستی ئێمە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی مەسئولین و لە مەکتەبی سیاسی و لە سەرکردایەتی کە هەڵسەنگاندنی وەڵامەکەی پارتیمان کردۆ ئیجابیە لە دووسێ خاڵە ڕێی جیاوازیان هەیە لەگەڵ ئێمە ئەوش علاقەی بە چۆنیەتی کارەکردنەوەی پەرلەمانەوەیە علاقەی بە چۆنیەتی ڕیزبەندی نیشتیمانی هەیە علاقەی بە ڕێ کارە یاسایەکانەوەی ئەمە مۆزوعێکی نە بەڵام لەسەر مەبادە لەسەر هاوسەنگی لە حکوومەتە لەسەر شەراکەتی حەقیقی لە حکوومەتە لەسەر بنەما ئابوووریەکانی ئەم حکوومەتە لەسەر شەفافەتی نەوت لەسەر سیاسەتی ئێمە لە بەغا لەسەر سیاسەتی ئێمە لەسەر ئاستی دەولی لەسەر چارەسەرکردنی کێشەکانی گۆڕان و پارتی بە ئیجابی جوابی ناونەتەوە یعنی هەموو خاڵەکان کە ئەمڕۆ دڵی خەڵک خۆشەکە پارتی بە ئیجابی جوابیواتەوە ماوە دەسەرەوەی ئەو ئیجابیە ئەبێ بە ڕێکەوتن لە بێنی ئێمەگۆ پارتیە نابێ ئەم وەفدە لە حقیقەتە پارتی زیاد لە سێ هەفتەیە بۆ مانگێکە چه جوابیاوینەتەوە ئێمە وەکو یەکێتی چارەسەرکردنی پەیوەندی نێوان گۆڕان و پارتی و کۆمەڵی ئیسلامی و ئاساییکردنەوەی پەرلەمان و کۆسپوتەگەرە لابردنەکانی ئەو هەوڵانەمان پێ گرنگتر بوو لە پەیوەندی خۆمان و پارتی و ئەو نەخشە ڕێگایە ئێستا کە لەوەیان دڵنیا بووین هەتا ڕادەیەک پێش ئەوەی ئەڵەم هەتا ڕادەیەک چووکە بە ڕسمی کۆتایی نهاتوە بە تەوقیع کۆتایی نهاتوە ئێستا کاتی ئەوەیە هاوتەریبی ئەو هەوڵانەی بۆ هەموو ئەرکە گشتەکانە دەین بۆ ئەرکە تایبەتەکان و نەخشە ڕێگەکەشمان لەگەڵ پارتی دانیشین بۆوە ئەڵێم چونکە ئێمە بە پارتیمان بە وازحی وتووە بەنسبەت ئێمەوە وەکو یەکێتی بەش بە حاڵەکەی یەکێتی تەنها لەسەر نەخشە ڕێگاکە لەگەڵ پارتی ئەتوانین دڵنیا بین لە باقی شتەکان باش ئەم لا ئەولایەتیانە بێتەمومەش پارتی لەسەر نەخشە ڕێگاکە لەگەڵ ئێمە ڕێک نەکەوێ بینی ئێمە و پارتی تەنگژەی گەورەیکی ئەکەوێ کاک بەختیار ڕوونتر وەڵام بیتەوە بەڵێ بۆ ئەمە ڕوون نەبوو مەبەستم لەسەر نەخشە ڕێگاکە ئەمە ڕوون بوو ئەمەوێت ڕوونتری بکەینەوە بەنسبەت نەخشە ڕێگاکەوە ئەگەر وەڵامی پارتی ئیجابی بووە پێشبینی ئەەکەی یان خود پێتان وایە ئەبێ بە بناغی ڕێکەوتنێکی نوێ لە نێوان پارتی وێکێتی ئەگەر پارتی وەڵامەکانی بخاتە سەر وەرەخەوەکو خۆتێڵی ئیمزای لەسەر بەڵێ پێشبینی یەکەم ئەگەر ئەو نەخشە ڕێگایە وەکو نووشیویانە باقیەکەیشی بتوانین تەفاهمی لەسەر بکەین من پێم وابێ پەیوەندی دوو حزبی سەرێکی چارەنووسازی ئەم کوردستانە لە باشووری کوردستان ئەباتە قۆناغێکی تر بۆ ڕاپەڕاندنی ئەرکاوە بەشەکانی هەردوومان لامان و هەردوو لامان و لایەنەکانی تریش باش باسێکی تر کە لە هەندێک جێگەی تریش وەڵامت داوەتەوە مەبەستمە بپرسمەوە زۆر جار ئەوترێت یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزبێکی خاوەن مێژوو جەماوەر کاریگەری نەیتوانی وە کاریگەری خۆی بەکاربێنێت زیاتر سەیری دەمی پارتی و گۆڕانی کردووە لە پرسە گرنگ و چارە نووسازەکانە ئەمە تا چەندە وایە تا ڕادەیەکی کەم وایە وە بەڕاستی ئێمە هەڵەمان کردووە لە بەکارهێنانی تەواوی وزەی یەکێتی هەم بۆ یەکێتی هەم بۆ چارەسەکردنی ئەو کێشانە هەندێک هەڵەمان کردووە هەڵەکەیشی علاقەی بە هەندێک کێشە و بێشەی ناوخۆمانەوە هەیە زیاتر کێشە و بێ مراعاتی ئەو کێشە و بێشەیەمان کردو بۆ ئەوەی کە بتوانین ئەوەش چارەسەرکەین بۆی تەواوی یەکێتی بکەوینە چارەسەر بۆ چارەسەرەکانی تریش ئەمە ڕاستە بەڵام ئێمە سەلماندمان کە بە هیچ شێوەیەک یەکێتی ناتوانێت سێبەری هیچ سیاسەتی هیچ لایەک بێت سێبەر من ئەسڵەن کەلیمەی پاشکۆ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە گوناه حەزانم من نەمویست بەکاری بێن من نەموتووە تۆ بەکاری دێن من ئەڵێم نەمویست بەڵام ئەوەشیان وتووە باشە من لەبەرەوەی ئەوەش وتراوە ئەمەش ئەڵێم ئەوە بە گوناحێکی گەورەی ێزانم هەبێ تومەتی پاشکۆبوون بۆ سیاسەتی یەکێتی بەرامبەر بە هەر لایەک بەکاری بێنێ بۆ هیچ دەوڵەتێکیش ئەمە ناکەین ئەمە ئەبەدەن ئەمە ناکەین
یەکێتی نیشتیمانی کوردستان نەک گورگ گەلە گورگمان دیوە نەترساوین نەک گورجێک گەلە گورگمان دیوە و نەترساوین ئێمە لەبەرەوە هیچ کەسێک بیل لەوە نەکاتەوە یەکێتی بڕیاری سربەخۆیی خۆی و سربەخۆیی بڕیاری خۆی بۆ هیچ هێزێک لەدەست بدات ئەمە باب زۆر ڕۆشن بێ بۆ هەمولایەک باش کاک بەختیار هەر وەکو تەواوکەری ئەو پرسیارە ئەوترێت یەکێتی نیشتیمانی کوردستان بە نەکەوتنی لەگەڵ پارتی بە تەواوەتی و بە نەکەوتنی لەگەڵ گۆڕان بە تەواوەتی و ڕاگررتنی هاوسەنگیەک و دووربوون بە مەسافەیەک لە هەردوو لاوە ڕێگەی لەوە گرتووە کە خوێن بڕژێت لە هەرێمی کوردستان ئەمە ئەسڵەن جەوهەری پەرۆشی ئێمە ئەگەڕێتەوە بۆ ئەوی جارێکی تر ئێمە نەگەڕێنەوە بۆ چوارگۆشەی خوێناوی کە ئەوی شەڕی ناوخۆیە پاساوی شەڕی ناوخۆ پاساوی شەڕی ناوخۆ کاکە بە هەموو بینەرێک بیزانێ کە شەڕ دەستی پێکردووە پاساوەکانی زۆر زەعیفتر بوون لە ئێستا کە نایڵین شەڕ دەست پێ بکە بۆ لەبەرەوەی پەرۆشی ئەم تەجروبەیە ئێمە لەبەرەوەی یەکێتی پەرۆشی ئەم تەجروبەیە ئەگینە هەموو لایەک ئەزانێ هێزی ئێمە ئازایەتی هێزی ئێمە ناوچەی جوگرافی ئێمە پشتیوانی ئێمە وەرەقەکانی ئێمە هەموو ێزانین یەکێتی نیشتیمانی کوردستان 18 کورسی هێنێ بەڵام ئەگە بیە وەرەقە بەکاربێنێ بەقەت 50 کورسێتوانێ وەرەقە بەکاربێنێ هەموو لایەک ئەمە ئەزانێ فەرموو بەبێ ئێمە بە مشکلی بینی هەرێم و بەغا چارەسەر بکرێ فەرموو بەبێ ئێمە بەبێ مشکلەکانی کوردستان چارەسەر بکرێ فەرموو بەبێ ئێمە با هێزی پێشمەرگەیەک بگرێتەوە فەرموو بەبێ ئێمە بە ئاسایشی کوردستانێک بگرێتەوە فەرموو بەبێ ئێمە لە کەرکووک بەرەو خانەقین با ئیشەکە بڕوە ئەگەر ئێمە قەرارێک نادەین نەخێر بەبێ پارتی با لە هەولێر تا دووەک ئیشەکە بڕوە نەخێر بەبێ پارتی با هێزی پێشمەرگەیەک بگرێتەوە نەخێر بەبێ پارتی با ئەم هەرێمە بە تەواوەتی یەک بگرێتەوە کاکە ئەمە خەیاڵە خەڵک وا بزانێ ئێمە و پارتی بە چەند کورسیەکە و ئاوا بە ئاسانی بتوانین قەرار بین نە ئەوە ناتوانن بە ئاسانی قەرار بڕیار بەرامبەر بە ئێمە بن نە ئێمە ئەتوانین بە ئاسانی بەرامبەر بەوان بڕیار بدەن لە شاخە کە بڕیارمانەدا گردێکمان لە دەست و سێ گردمانە گرت بەڵام ئێستا چاڵەنۆتێکمان لە دەست 20 چاڵەنەوتیشی بەدوایە ئەڕۆ ئەقتصادمان نامێنێ سمعی سیاسیمان نامێنێ سمعی دووەلیمان نامێنێ ئێمە هەموو ئەم سمعەت و پلە و ڕێزەی کۆمان کردوتەوە بە سەرچڵێتی لە دەستی نادەین باش پشومان زۆر درێژ کردووە کاکە یەکێتی پشوی زۆر درێژ بووە ئەمڕۆ بەرادرانی بزوتنەوە کاکە عرفان شایەتی بۆ دانوتی ئەشەد ما بلا پشوتان ئەو نەدرێژ بوو هەتا چارەسەرتان نەکرد وەستان لە پشو درێژی خۆتان هێنا باش باست لە کاریگەری پارتی و یەکێتی کرد لە گۆڕەپانی سیاسی و لە تەواوی کوردستان وەک چۆن نەڵێی پارتی و یەکێتی بەبێ پارتی و یەکێتی زۆر شت هەیە ناکرێت و تۆ باسی یەکێتی نیشتیمانی کوردستانت کرد ناکرێ زۆر شتر نەکرا دیارە تەجروبە هەیە نەکەواتە لەسەر خەیاڵ لەسەر عەمەل ئەڵێم هەر یەکێتی و پارتی ناتوانن دۆخی هاوڵاتیانی چاک بکەن بۆ چاکی ناکەن یەکەم سەبارەت بە دۆخی هاوڵاتی من جوابەکەم ئەمەی خوارەوەیە کە پێم وایە بە درێژایی مێژووی دامەزرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە وەکو پێویستنە ژێرخانی ئابووریمان کردووە بە ژێرخانێک بتوانێت بەرهەمهێنی تێرکەری خەڵک و چارەسەرکردنی تەنگ و چەڵەمەکانیان بێ بە ژێرخانمان نییە بە معنای ژێرخان بەپێی علمی اقتصاد ئەمە یەک دە سیاسەتی ئابووریشمان سیاسەتێکی ئابووری وا بووە کە زیادە مەسرف و خراپ بەکارهێنانی بەروبووم و خراپ بەکارهێنانی ئەرز و تەخشان و پەخشان و ئەمانە باشین بکەین ئێستا ئەگەر پسپۆرەکان دانیشن من تومەت بۆ کەس داناتاشم ئێستا ئەگە پسپۆری ئابووری بێگانە بێ دانیشێ لە ساڵی 92ەوە تا ساڵی 2017 ئەم 25 ساڵە کە چارەکە چرخێکە هەڵبسەنگێنێ هەڵی وا کراوە لە اقتصادی کوردستان و لە سیاسەتی اقتصادی کوردستان و لە ژێرخانی ئابووری کوردستان بێگومان ئەبێ کێشەکەی ئاوا بتەقێتەوە کە تەقیەوە من ئەو ڕۆژە بیری کاکنێ چیروان بەرزانیم خستەوە لە کۆبوونەوەی ئاخر لە بینیمانە وتم بیرتە 10 ساڵ لەمەوە بەر 12 ساڵ لەمەوە بەر لە ئەنجومەنی وزیران مەکتەبی سیاسی و کێتی و پارتیتان داوەت کرد کاک بایش تاڵەبانی وەزیری دارایی بووتم بیرتە پێم وتن ئەگەر نەخشەی ئابووری سیاسەتی ئابووری خۆتان نەگۆڕن ئێمە لە دەوڵەتانی پڵنگەکانی ئاسیا جنوبی شەرقی ئاسیا خراپترمان بەسەر دەوت ێشەرمان بلە لە بیرمان من ئەو زەنگەم 13 یا 12 ساڵ لەمەوە بەر لێ بەڵام تۆ دانیشتووی لەگەڵ ینی کێشەکان بە ئەشەد و مابیلات چارەسەر نابێت هاوڵاتیان ماندوون ینی ئێوە کە دانیشتون لەگەڵیان حکوومەت بەنیازی چییە؟ هەبڵ بزان جارێ ئەشەدوو بە ئەشەدوو جواب نادرێنەوە ئێمە لەلایەن حکوومەتەوە حکوومەت ئێستا
ئەوە بۆ 2 ساڵە چێ بەرنامەی تری هەیە بایۆمەتری بەشێکە لەو بەرنامەیە کۆمەڵک پسپۆریان هێناوە جمگە بە جمگەی ئابووری ئەو وڵاتە هەڵ ئەسەنگێنن بەرنامەدا ئەنێن بڕیاردانێن و حکوومەت قۆناغ بە قۆناغ جێبەجێەکە بەداخەوە ئەم حکوومەتە لە کاتێکدا بەرنامەی هەبوو لە ڕووی بابەتیەوە هەلومەرجەکە زەرەری بوو من پاساویان بۆ ناهێنمەوە ئەبەدەن وەکووتم کۆی حکوومەتەکان ئەگە قسەی لەسەر بکەین لە 92 تا ئێستا گرنگترین مەسلەی بەڕێوەبردننی فیدراڵ کە ژێرخانی ئابووری و سیاستی ئابووریە فەلسفەی ئابووری وەکو پێویست ئەنجامیان نەداوە بەڵام ئەم حکوومەتە کاتێک کە ڕاچەڵەکی سەرەتاکانی مەترسی ئەم قەیرانە ئابووری سەری هەڵدا کە ڕاچەڵێکی ویستی خۆی بگرێتەوە قەیرانی داڕوخانی نرخی نەوت هاتە پێشەوە کەکە نرخی نەوت سعودی خستە ژێرگیر و گازەوە کویتی خستە ژێرگیر و گازەوە رووسیا بە یەک بڕیار رووسیا 100,000 مۆزەفی دەرکرد پۆتین 100,000 مۆزەفی دەرکرد 76 ملیار دلار کەسری بودجێ هەیە سعودیە ڕۆژی 16 ملیۆن بەرمیل نەوتی شەنێرێ کویت لەسەر موچە مشکلی هەیە لەسەر کارەبا مشکلی هەیە قەیرانەکە گشتگیرە تکایە ئەمە کاریگەری لەسەر ئێمەیە حکوومەتەکەی ئێمە بەپێ ئەو قسانی خۆیانەیکەن لە سا 15 توانیویانە انتیعاشێک بژانەوەیەک دروستکەن و ئەگەر هەلومەرج یارمەتیان بدا بۆ سەری ساڵ وەزعەکە دوو بەرامبەری ئێستا باشەکەن کە کردیانە ئەمە قسەی خۆشیانە بەڵێ مە قسەی حکوومەتە باشە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خۆتان بە شەریکی فعلی حکوومەتە زانن بەڵێ لە سەروەریەکان و با بڵێن لە خاڵە گەشەکان و لە خاڵە ڕەشەکان ئێمە یەکێتی فێر نەبووین لە تنگانە و لە ئاستەنگ و لە شکستا خۆمان بدزینەوە ئەوەی کە خۆی دزیدەوە مزایەداکە ئەگەر بە سیاسەتی یەکێتی و بە بەشداری یەکێتی لە حکوومەت رازی نییە ئەوەی کە قسەکە با بفەرمێ خواحافیزی لێ بێت باشە با بفەرمێ خواحافیز بڵێ من جارێ دانیشتم تا کۆنگرە لە کۆنگرە پێتانەڵێم کە ئێوە ئەبێ خواحافیزیتان بێت چونکە شکستانێنەوە ئێمە لەم حکوومەتە بەشدارین کە بەشدارین لە کۆنگرە قەرارمانداوە کە لە کۆنگرە قەرارمانداوە لە هەموو کۆمونی سەرکردایەتی جەختمان کردوەوە کە لە حکوومەتە بین بەڵام ڕخنەمانەیە لە حکوومەتە بین بەڵام پێشنیارمان داهاتی نەوتی شەگرێتەوە داهاتی نەوتی ڕسمی چی هەیە ئێمە لی مەسئول بەشێکین لە مەسئولیەتەکە ڕسمێکە ناڕسمەکە قسە و قسەڵۆک زۆرە لێرە هەیە لەوێ هەیە نازم چێ ئێمە بەش بە حاڵی خۆمان تەحملی مەسئولیەتەکەی ناکەین باش و ئەمەشتان بە حکوومەت وتووە باش وتووە بەنسبەت ڕێککەوتنی نێوان یەکێتی نیشتیمانی ئەمە بەش بە حاڵی خۆمان ئەگەر ئەو قسەی ڕاست بێ بۆ ئەوی کە قسەکەم تەمومژیتیانە بێ لە ژمار و دەوروبەری و ئەو سەرحدوودە چی نەوت دەرهێنراوە و چی نەوت فرۆشراوە ئەگەمان لە سنتێکی نییە ئەوە ڕوونتر بەڵێ بەنسبەت پەیوەندی و ڕێککەوتنی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانەوە بەڵێ ئەم ڕێککەوتنا وترێت دوای ساڵێک و ئەوەندە مانگ هیچ هەنگاوی بۆ نەنراوە ڕێککەوتنەکە بەسماوە و سڕکراوە یاخود کارەکەن بۆ جێبەجێکردنی خاڵەکانی ناو ڕاستی ئێمە لەگەڵ گۆڕانە مشکلی جێبەجێکردن ڕێککەوتنمان نییە مشکلەی باری هەلومەرجی کوردستانمان هەیە لە چۆنێتی جێبەجێکردن ڕێککەوتنەکە چۆن ئەگەنامە لەگەڵ گۆڕانە ئامانجمانە یەک بگرین نەک هەر ڕێککەوتنەکە جێبەجێ بکەین بەڵام هەلومەرجی کوردستان ئەوەنە لارەبارە ئەترسین زیاد لە حەد لەسەر ڕێککەوتنی ئێمە گۆڕان بڕۆین لەگەڵ پارتی بقلیشێتەوە تۆسین زیاد لە حەد لەگەڵ پارتی بڕۆن لەگەڵ گۆڕان بقلیشێتەوە دوانین لەگەڵ هەردووکیان زیاد لە حەد بڕۆین لەگەڵ ئیسلامیەکان بقلیشێتەوە ئێمە مانەوە ئارامیەک دروست بێت لەم دۆخە ئەو کاتە ئێمە و گۆڕان ڕێککەوتنەکە جێبەجێکەین بە بۆی پارتی لەسەر حسابی خۆی بزانێت لەگەڵ گۆڕان لەگەڵ پارتی لەسەر نەخشە ڕێگاکە ڕێکەکەوین بە بێ گۆڕان لەسەر حسابی خۆی بزانێت ئەو کاتە هەلومەرجێکی ڕەخساوێتێک گۆڕێ بۆ ئێمە بزانین لە هەردوو جەبەکە و لە جەبەکانی تری چۆن ئارامیەک دروستکەین و ئاشتەواییەک دروست کەواتە ئاشتەوایی لە نێوان پارتە سیاسەکان بێتەکایەوە ڕێککەوتنەکەی نێوان گۆڕان و یەکێتیە چێتە پێشەوە گۆڕانیش هەمان نیەت و هەمان بیرکردنەوە سەر چۆنیەتی ئەزایکی کاک بەڵێ لە سەروبەندی کۆچکردنی جەنابی کاکنەوشیروان مستەفا یەکێتی نیشتیمانی کوردستان چەند جارێک ئەم تەرحەی بۆ گۆڕان کرد بەڵامەوە بۆ وەڵامی ئێوانەوە بوو کە ئەوان لە ئێستادا بە هیچ شێوەیەک بیر لەوە ناکەنەوە یعنی هەست ناکەنە بێت هاتنە پێشەوە کە لەلایەن هەردوو لاوە بێ ظروفی سیاسی تەحکومەکە لە قەراری سیاسی بزانە تۆ سەیری هەموو یەکگرتنەکانکە
تۆ سەیری هەڵبژاردن کە پارتی گەل و پارتی دیموکراتی کوردستان سەیری ئەدەبیاتی هەردووکیان کە ئەسڵەن دوور و نزیک بۆنی یەکگرتن یا یەکگرتنەوە لە بینی پارتی گەل و پارتی دیموکراتی کوردستان نییە کەچی یەک هەلو مەرجاتە پێشەوە یەک ڕووداودێتە پێشەوە بە ئاسانی یەکیان گرتەوە ئاڵای شۆڕش و یەکێتی نیشتیمانی کوردستان دوو مانگ پێش یەکگرتنەوە ئەسڵەن ئەوە لە ئارا لە بێنمانە نەبووە کەچی یەکیشمان گرتەوە بزوتنەوەی سۆسیالیست و حزبی سۆسیالیست و یەکێتی نیشتیمانی کوردستان پێش ئەوە هەر لە ئارا نەبوو بەعکسەوە حزبی سۆسیالیست لەگەڵ پارتی گەل لەگەڵ پاسۆک لەگەڵوانە یەکیان گردەوە خەتی سێم دروستکەن لە بەرامبەر یەکێتی و پارتی بەڵام هەلومەرجێکی تراتێ پێشە ئەوی گۆڕی بەنسبەت گۆڕانەوە لەم هەلومەرجە وا ئاڵێ سێ مانگی تر هەلومەرجێکی تر دێتە پێشەوە کێڵە ڕێی ئێوانش ناگۆڕێ کێڵە مەسلحەتەکە وانە با سێ ساڵی تر بێ مشکلەمان نییە ئامانجی یەکگرتن لە بینی ئێمە و گۆڕان هەبێ کەواتە بینمان ئارامترە بێ و ئارامی هەردوو لامان ئەخینە خزمەتی یەکریزی نیشتیمانی و سەرکەوتنی پەرلەمان و حکوومەتیش باش لەو ماوەی کە کاگنە و شیروان ناساغ و نەخۆش بوو بە شێوەیەک لە شێوەکان نەیەتوانی کارەکان و ئەرکەکانی خۆی وەکو ڕێخەری گشتی جێبەجێ بکات لە ئێستادا و لە ڕۆژانی ڕابردوو لە 25 مانگ و چەند ڕۆژێک پێشەوەش ڕێکخەرێکی گشتی نوێ جەنابی کاک عومەری سەید عەلی بۆ بزوتنەوەی گۆڕان دیاری کراوە و ئەندامان و سکرتێرانی خانی ڕاپەڕاندن دیاری کراون هەستەکەن هاتنە سەر کاری ڕێخەرێکی گشتی نوێ کە لە ساحەکە وجودی هەیە و سەرپەرشتی کارەکانەکە ئەتوانێت دۆخەکە باشتر بکات لە نێوان گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ حەقیقەت و تاریخ بۆ یەکەم جارە قسەیەکە جاڵ سێ مانگ پێش نەخۆشکەوتنەکەی کاگنە شیروان و سەفەری بۆ دەروی وڵات بۆ عیلاج کە ئینشەڵڵا عیلاج بکرایە و بە عیلاج بەهاتایەتەوە چکە پیاوێکە توانایەکی زۆری هەبوو و تەجروبەیەکی باشیشی لا بوو بەم تەجروبەی ئەخیری پەرلەمانیشەوە ئیتوانی خزمەتێکی زۆر بکە من لەگەڵ کاگلێری سێمەجی چوون بۆ لای باش نیوەی قسەگانە جەرمەوە نیوەکەی ترە لەگەرم بۆ هەلێکی ترکە لە بار بێ بۆی تەفسیری خراپ بۆ قسەکەم نەکە باش نیوەکەی کە ێرمە ئەوەیە لەگەڵ کاگلێر چوون بۆ لای بە دوو شەرت شەرتی یەکەم ئەوەی وتم هیچ کامیرەیەک نەیە ڕسممان بگرێ چکە بەداخەوە هەندێک لە بەرادرانی گۆڕانی یانوت ئەوەی ئەچێ بۆ گردەکە خۆی پاکەکاتەوە من خۆم بە پیس نازانم تا بچم خۆم پاکەمەوە لە لای هیچ کەسێک خۆم بە پیس نازانم و هیچ شوێنێکیش بەوە نازانم بچم غوسڵی خۆم دەربێنم بۆی ئەمە یەک دووەم وتم ڕسمیش نابێ بگرین نە ڕسم بگرین نە کەسیش بێت دانیشێ لەوێ چکە ئەوەی قسەی دڵمە لەگەڵ کاگەشتوانی لەگەڵ کاگلێر من و کاگلێر شایەتی مێژوو باش هەندێک قسەم کردو نایڵێم و کاگنشوان و تو بووی لای بەرادرانی گۆڕان کە مەلا بەختیارە تۆ بە هەموو سەراحەتە قسەکانی خۆی لا کردو بەڵام ئەمەی ئێستا ڕوئەدا ئەوەندە ئەڵێم قسەبان لەسەر ئەمەی ئێستا ڕوئەدا بێمەرجکاراکردنەوەی پەرلەمان بینی گۆڕان و پارتی کە ئێستا ئارام بۆ تۆ ئەو کاتە بکرایە کاگنشوان مهندسی چارەسەری کێشەکانە بوو من دڵنیام ئەو کات شڕای لەسەری بوو ئەمەی ئێستا ڕوەدا ئەمە جوابەکەمە کە ئەبوو بە مهندسێکی باش وەکو چۆن جاری پێشوو گۆڕان چۆناو حکوومەت مەسەلەی پەرلەمان کۆنفراسی گۆڕان برایە هەولێر ئەمانە ئەم جارێش ئەمە ڕووی باید پێش نەخۆشکەوتنەکەی پێش سەفەرەکەی من تەسەوڕم وایە یعنی ئومێدێکی گەورەتر دروستە بوو بۆمان و ئێستاش کە برادران برای بەڕێزم کاک عومەری سەید عەلی هەڵبژێراوە و ئەو بەڕێزانە لە خانەی ڕاپەڕاندن متمانیان وەرگردووە ئێمە ئومێدمان هەیە بەڕاستی ئومێدمان هەیە ئۆباڵی چارەنووسی ئەم بزوتنەوەیە ڕخنە ئیجابیەکانی ناڕەزای ئیجابیەکانی مووقع ئیجابیەکانی هەمووی تەوزیف کرێ بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئەوەی ڕابردوو علاقەی بە ڕابردوو هەیە هەر گۆڕان بە تاقی تەنها ڕخنینەوە بووە زۆر ڕخناوە سێ حزب بوون ئەو کاتە گۆڕان کۆمەڵی یەکگرتوو سێ حزب بوون حزبە بچووکەکانیش ئەیانوش لاساییان بکەنەوە بەڵام سێبەری خۆیان شان نەئەبینی لە سیاست و لە هەڵوێستی خۆیان ئێستا کاک عومەری سەید عەلی لە خیتابی یەکەم یاوتی قسەکانی ڕێکوپێک بوون وتی یەکێتی ڕیزەکانی گەل ئەوێ لە بەرچاو بگرین چارەسەری کێشەکان کاک عومەری سەید عەلی ئێستا ئەتوانێ و مهندسە بێت کە تۆ باسیەکەی کاک عومەر پیاوێکی زۆر بە تەجروبەیە یەک ساڵش لە کاگنشوان بچووکترە و پێشم وایە لە سیاسەتە هاوتەمەنن و کاک عومەر هەر گۆچانەکەی بەسە بۆی خەڵک بزانێت چ تێکۆشەرێکە هەر گۆچانەکەی بەسە مامجەلە لەیوت سەوڵەجانی شەرەفە ئەمە بەدەستوێ بە عومەری سەید عەلی وت ئێمە هەمومان ڕێزی کاک عومەری سەید عەلی گرین هەمومان ڕێزی گرین بۆ ئاگداری
ومێدەوارین سەرکەوتوو بێ سەرکەوتنی گۆڕان لەوە نییە کە چەند دائەبڕێ لە چارەسەری کۆی کێشەکان سەرکەوتنی لەوایە چەند ئیجابی ئەبێ لە چارەسەرکردنی کۆی کێشەکان باش من لەبەرەوەی تەوەرەکان زۆرم زیاتر لەسەر پەیوەندیەوە و گۆڕان ناوەستم دێمە سەر باسی کاراکردنەوەی پەرلەمان و ڕێفراندۆم بەڵام دیسان بە پرسیارێکی ناتەقلیدی لەسەر پەرلەمان دەست پێ یەکەم ئەو ترێت بۆ ناڵی پرسیارێکی ناباو ئەو تەقلیدیواز ئیتر لێرە بە دوایکەین بە ناباو ئەو ترێت غیابی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ڕۆڵی سلبی هەبوو ڕاست وەڵامی تۆچ ڕاست دەستەی سەرۆکایەتی ئەبواە ئێمە جێگیری سەرۆک وەربگرین و دەوری خۆمان ببینین ئەبواە فراکسیۆنەکەمان بەو شێوەیە مجاملەی ئەم فراکسیۆن و مجاملەی ئەو فراکسیۆن نەکا فراکسیۆنی ئێمە ئەکتیڤ بوو چالاک بوو لەوەی زۆرترین پرۆژەی تەقدیم کردووە بەشی زۆری پرۆژەکان کە لە پەرلەمانی کوردستان پەسەند کراوە فراکسیۆنی ئێمە دەورێکی گەورەی تیا گێڕاوە بەڵام ئەم فراکسیۆنی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو پەرلەمان لە سەرۆکایەتی پەرلەمان ئەمانتوانی بە دیقەتر ئەویشە بکەین بە دیقەتر هەڵەیە کراوە لە هەموو حیزبەکانەوە هەم لە عێراق هەم لە کوردستان حیزبەکانی کوردستان ئەو هەڵەیە لە عێراق نەکراوە ئەویش ئەوەیە ئێمە کەوتینە ژێر کاریگەری پروپاگاندەی نامەوزوعی ئەویش ئەوەیە خەڵکی تر بنێرنە پەرلەمان مەکتەبی سیاسی با نەڕوا سەرکردایەتی با نەڕوا ئەم قسانە فەرمۆ بزانە تووشی چی بوو با دوو ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی و دوو ئەندامی سەرکردایەتی لە لیستەکەی ئێمە بووایە با دوو ئەندامی مەکتەبی سیاسی وەکوونەوەتەکانی سەدەی وەکوونەوە تو دوو بەدەوە و با دوو مەکتەبی سیاسی پارتی و دوو سەرکردایەتی پارتی لەوەی بووایە با دوو جواتی نیشتیمانی و دوو سەرکردەی دیاری گۆڕان لە ناو پەرلەمان هی حزب ئیسلامیەکان لە ناو پەرلەمان بووایە بزانە عقەلائی قەوم کە لە ناو ئەم حیزبانە کۆبووینەتەوە لەگەڵ ئەو نەوە تازەیە کە چوونەتە بەرلەمان بەیەکەوە ئەبوون بە چەندین دەستە جوانجوانی عەقڵ و حکمت و ڕخنە و ڕاپەڕاندنی ئەرکە هاوبەشەکانیش باشە کاک بەختیار بەنسبەت سکرتێری پەرلەمانەوە کە لە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەوترێت بڕیار بووە کە لەلایەن بڵین کۆمەڵی ئیسلامیەوە بۆ 24 ساعت پڕ بکرێتەوە دواتر یەکێتی نیشتیمانی کوردستان کەسێک بۆ جێگەیە دیاری بکە لەبەر ناکۆچی بۆ ماوەیەکی کەم بۆ پێما بێ بۆ دوو مانگێک بۆ دوو مانگێک بەڵام ئەوترێت بەهۆی ناکۆکی ناو یەکێتیەوە نەتوانرا ئەم کارە بکرێت وەڵڵاهی ڕاستەکەی یەکێک لەوەیەکانی ئەوە بوو باشە ئێستا کە درتان بە هەڵەی خۆتان کردەوە وەکو تۆوتت هەڵەمان کرد جێگری سەرۆکی پەرلەمان لە دوای کاراکردنەوەی پەرلەمان وەردەگرن بەڵێ ئەلانم کردە کۆنگرە ڕۆژنامە نووسیەکەی دوای ئێران هاتینەوە و بە پارتیشمان وت ئێمە جێگرەکەمان وەرەگرین وەڵامی پارتی چی بوو جان حەقی خۆتان ئەوەی دەبێ بە جێگری سەرۆکی پەرلەمان کەسێکی شارەزا ئەبێ یاخود سەرکردایەتیەک دانێن بۆ پۆستە وەڵای فاڵم پێ ناگیرێ ئێستا ئێمە دوو سەرکردایەتیمان لە پەرلەمان هەیە بۆیە هەم قانونیە هەم سیاسیەکی باش و تەجروبەی هەیە ئەمە هەڵەگرین بۆ کۆمەڵی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ئەمە تەواوە بۆ پەرلەمانتارەکانی دیکەش کە ئەزمونیان هەیە بەڵێ باش بینە سەرباسی ڕێفراندۆم بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابتان پێشتر ڕاتانگەیان کە دوای کاراکردنەوە یاخود تا پارلەمان بە بێمەرج کاران نەکرێتەوە ئێمە خۆمان بە بەشێک لە ڕێفراندۆم نازانین تەنانەت ڕیارێکی واشتاندا بوو کە ڕێفراندۆم مەحاڵە و بە شێوەیەک لە شێوەکان وتبووتان کە دوو ڕێی هەبووە لە ناو مەکتەبی سیاسی ڕێیەکەوە بۆ هەر بەشداری لیژنەکان نەکەن ڕێیەکشەوە بۆ تا شتەکان ئەخرێتەوە سەر پێ بەشداریتان ناوام نەوتەوە بۆ بەدڕاستەوە ئێمە ئەنجومەنی سەرکردایەتی بڕیاری هەیە باش بۆ کاراکردنەوەی پەرلەمان و بۆ ڕێیاسایەکانی کاراکردنەوەی پەرلەمان لەسەر ئەمە بڕیارمانەیە باش دوایی خوێندنەوە بۆ ئەو بڕیارانە لە ناو بەشێک لە بەرەدرانی مەکتەبی سیاسی سەرکردایەتی جیاواز بوو لە خوێندنەوەی بەڕێز جێگری سکرتێری گشتی و ئێمە لە کارجێڕ و کۆمەڵک لە ئەندامانی مەکتەبی سەرکردایەتی خوێندنەوەمان بۆ دەقی بڕیارەکە جیاواز بوو نەک لە ناو کۆبوونەوەکە ڕێئیمان جیاواز بوو ئێمە پێمان وایەوە ئەو بەش بە دروستە زانین تا ئێستا کە ئەسڵ لای ئێمە کاراکردن یا ئاساییکردن و ئاسایینەکردنەوەی پەرلەمانە ئەمە ئەسڵە لای ئێمە بۆ سیاسەتی یەکێتی بۆ چارەنووسی سیاسەتی یەکێتی لەم ڕێفراندۆمە
باقیەکەی بەشداریەکەین چۆن بەشداریەکەین ئەچینە دژنەکانەوە ئەچینە دەرۆی وڵات ئەمانە هەمووی تەفەڕعاتن ئەسڵەکە ئەوەیە ئێستش ئەیڵێم پارلەمان کارانەکرێتەوە ڕفراندۆم مەحاڵە بۆ مەحاڵە ئێمە نایکەین وەڕان نایکە کۆمەڵی ئیسلامی نایکە هەندێک حزبی بچووکەیە نایکە سەحافە و خەڵکی کە ڕخنە و ناڕازیانە نایکە چۆن ڕفراندۆمەکرێ پارتی لەمە ئەزانێ باش ئەزانێ پارتی حزبێکی بە تەجروبەیە خۆ پارتی وەکو ئەوانە نییە کە تازایانەوێ قووەتی سێهەم و قووەتی پێنجەم و قووەتی شەشەم دروستکەن و دەست لە دەست و قووەت لە خواتیکەون وەکووانە نییە پارتی حیزبێکە لە 46 دامەزراوە لەبەرەوە خوێندنەوەی بۆ خەریتەی کۆمەڵایەتی و خەریتەی سیاسی یا سۆسیۆسیاسی خوێندنەوەیکی دقیقە بۆ ئەو مۆزوعە بۆیە استجابەکانی ئێستا لە مستەوای مەسئولیەتایە باش کاک بەختیار لە فەیسبووکیش چەند جارێک بە کۆمنتم پرسیاریان ناردووە من ئەوەی فەیسبووکت پێگەێنم و دواتر پرسیارەکەی خۆمەکەم هیوادار وەڵامی ئەوەش بیتەوە ئەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان دیار نییە لەگەڵ ڕیفراندۆمە یا لەگەڵ ڕیفراندۆم نییە تیایانایە تا سەر ئێسقان و بەگیان و بە ڕۆح و بە ماڵ و بەخوێن لەگەڵ سەرخستنی ڕیفراندۆمە تیایانە بە ئاشکرا ئەڵێت ئێمە لەگەڵ ڕیفراندۆم نین پرسیارەکەی منیش ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ئەوەی پەرلەمان بەو شێوەی ئێوە بیستوتانە و کارتان بۆ کردووە کارە ئەکرێتەوە بە تەواوەتی ئەچێتە ناو پرۆسەی بەڵێ بۆ ڕیفراندۆمەوە هەموو ئەوانی کە ئێستا ڕخنەیان لە چۆنیەتی ڕفراندۆم و نیگەرانیان لە ڕفراندۆم هەیە هەموو ئەوانن پێشمەرگی گیان لەسەر دەست و قارەمانی مەیدانەکان و هەڵمەتەکان بوون ئەمانە خەڵکی بەڕانی و لەم جاشی خەفیفە و لەو جاشی خەفیفە نەمان هێناون بۆیە بە ئاسانی ناتوانین ئێمە حتا ڕخنەی ئەم هەواڵانەمان نادیدە بگرین کاتێک کە ئەمانە دروشمی مافی چارەنووسیان قبول کرد و گەورەترین داستانەکانی شۆڕشی نوێی گەلەکەمانیان تۆمارە کرد هەندێک خەڵکە ئێستا قسە ئەکاو ئەیە خۆی بک بە بەدیلێ محسبەکانەوە لە کوولەکەی تەڕشاناویان نەبووە ئەمانە بۆ ئێستا ئەمانە بەڕاستی نیگەرانەکانیان و ڕخنەکانیان علاقەی بەوەیە کە تا ئەم چرکە ساتە پەرلەمان ئاسایی نەکراوەتەوە و تا ئەم چرکە ساتە مەسەلەی موچە و هینی موچە پاشکەوتی موچە چارەسەر نەکراوە و ئەم هەڕەشانەی کە کراون لێرە دقت بەکار نایەنن ئەو هەواڵانە ئەو هەڕەشانەی کە کراون و مەترسیەکان زیاد لە حەد گەورەکەن زیاد لە حەد ئەمە لە بەردەم ئەوین ئەم هەڕەشانە بکەین بە ئەساس بۆ قەرار یا سربەخۆیی بڕیاری سیاسیمان بکەین بە قەرار لەم دوو ڕێگای سیەم لە بەردەممان نییە خۆمان هەر قەرارێکە دین بابیدەین بە هەری احتیمالێک دێتە پێشەوە بە خراپ بە چاک هەر شتێک دێتە پێشەوە وەکو کورد ئەبێ وەکو هێزە کوردستانەکان قەرار بین بۆیە ئەو بەرادرانە نیگەرانەکانیان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان نیگەرانیە لە چۆنیەتی باشتر سەرخستنی ڕفراندۆم نەک لە پەکخستنی ڕفراندۆم لە لای یەکێتی کەس نەیوتۆ ڕفراندۆم بەربخە ئەڵێ پێویستیەکانی دابین کە بۆی باشتر سەر بکەوێ ئێمە ئەڵێن مادام بڕیاری ڕفراندۆم داممانداوە تەجروبەی ئێمەش لەوان زۆرترە با لە لژنەکانە بین با لە بڕیارەکانە بین کە هاتە سەرەوەی پەرلەمان کارە نەکرایەوە کاتاڵین کاکە قسەکەی ئێمە نهاتە دی پەرلەمان کارە نەکرێتەوە برایانی پارتی خۆتان تەحملی مەسئولیەتەکەن بیکەن ئێمە تیانی باشە گەر پەرلەمان کارا کرایە وەکو گریمانەیەک وەریگرین قسەی جەنابتان وەکو مەلا بەختیار چی ئەبێ سەبارەت بە ڕیفراندۆمی سەربەخۆی بزانە ئێستا لە ئێستاوە تا ڕیفراندۆم دوو مانگمان ماوە ئێمە ئەمڕۆ لە کۆبوونەوە وتمان هەموو حیزبەکانە بێ کۆ ببینەوە کاردانەوەکان و چالاکیەکانی بۆ ڕفراندۆم ئەنجام دراون هەمووی بخینە بەرچاو دانیشین لەسەری قسەی لێ بکەین شەنوکەوی بکەین وتم شەنوکە و شەنوکە یعنی زانین چی لە زمانی کوردی یعنی یەک شتی نەمێنێ لێشی نەدەینەوە فەلاح کە شەنوکەوە پاک و پیس ها ئەڵێ پاک و پیسیەکە کە شەنێکی هەمووی یاتە بەر شەماڵ هەتا دەغڵ لە یەک جاکاتەوە کالێک جاکاتەوە دڕک لە یەک جاکاتەوە ئاو هایە شەنوکەویکەین ئەمە یەک دوای ئێمە لەم هەفتەی ئایندا لەگەڵ جەنابی کاک مەسعود کۆ بینەوە وەکو یەکێتی چەند کەسێک لە ناو یەکێتی دوو یا سێ کەس ئەچین لەگەڵ جەنابی کاک مەسعود کۆکەینەوە ئەمانوێ دوا قسەی لەو ببیسین لەسەر جەولەکەی کە لە ئەوروپا کردوێتی و ئەو کاردانەوانەی کە هەیە ئەو دواڕێی چییە و ئێمەش کاردانەوەکان کە هەیە تەقیمان چییە تەقیمان بۆ ڕفراندۆم چییە تەقیمان بۆ خەڵک چییە بۆ ناڕەزایەکان چییە بۆ ڕخنەکان چییە بۆ هەموو ئەمانوێ بەڕاستی شەنوکەوێکی بکەین بۆ ئەوی کە بە جەماعی دیسان قەرارمانداوە بۆ ڕفراندۆم بەردەوام بووین
بەو پەڕی دڵنیایی و بە یەقینەوە ئامادە بین باجەکەش بدەین و بیدەین یا هەر قەرارێکی ترماندا یا هەر قەرارێکیماندا ئەو کاتە هەم جنابی کاک مەسعود هەم ئێمە هەم پارتی هەم هەموو لایەنەکان دیسان تەحملی مەسئولیەتی هەر قەرارێکی تر هەیە بیدەین بە یەکەوە. باشە ئەو تەقیمانەی کە ئەکرێت ئێستا لەسەر شاشەی تەلەڤیزیۆن بیڵیت چین ئەوەندەی ئێوە لەگەڵ بۆ منە جەنابتان لە ئاکرێ سیمینارێکتان کردو باسی ئەم مەسەلەیەتان کردو لەگەڵ جێگری باڵیۆزی ئەڵمانیا لە ئاکرێ ئەگەر هەڵم نەبوو لەگەڵ جێگری باڵیۆزی ئەڵمانیا دانیشتون هەر باسی ئەم مەسەلەیەتان کردو تەنان دوتانە بە درێژایی مێژوو داگیرکارانی کوردستان بڕیاریان لە جێگەی ئێمەدا و کاتی گونجاویان بۆ ئێمە دیاری کردو ئێستا کاتی وا کاتی نەگونجاویان بۆ کاتی نەگونجاو ینی بەنسبەت ئەوانەوە گونجاو بووە ئێستا کاتیەوە هاتووە کە خۆمان کاتی سیاسی بۆ خۆمان دیاری بە قسەی منەها قسەی کەسی تر باشە کەواتە تەقیمتان بۆ ئەم قۆناغە چییە؟ تەقیمان بۆ چیکەن بۆی ڕیفراندۆم سەر بکەوێت هەموو ئەگەرەکان چۆن لێکە درێت و بالێک بدرێتەوە بەڵام ئەم جاریان کورد ئەم جار نابێ هیچ هاوکێشێکی بەسەرا بسەپێنرێ و نابێ لەم ڕووداوانەی کە لە عێراق و لە ناوچەکە گوزێریە کورد بەبێ دەستکەوتی زیاتر بێتە دەرەوە ئەبەدەن نابێ ئەمە دوو سێهەم بڕیاری سربەخۆیی کوردایەتی ئیلا بەدەست حزب کوردستانێکانەوە ئەبێ بێت قەت ناهێڵین هیچ دەوڵەتێک هیچ بە تایبەتی دەوڵەتی عێراق کە ئێمە نائومێد بوون لە چارەسەرکردنی کێشەکان لەگەڵی ئێمە لە ئێران ئەم قسەیەمان کردووە دێمە سەرەوەی باشێش ئەو نائومێد بووین لە چارەسەر دەوڵەتی عێراق نەیتوانی متمانەی ئەو ملەتە وەربگرێت کە کووردە و سەرکردایەتی سیاسی کوردستانە کە لە سەتا نەوەکی تەسحیەکان لە عێراق ئێمە داومانە بۆ ڕوخانی سەدام و کوردستانمان کاول کرد بۆ ئەوەی سەدام بڕوخێەوە هەموو لایەکمان بچین لە بەغا حکوومەتێکی شەراکەتی حەقیقی و حکوومەتێکی دەستوری حەقیقی و حکوومەتێکی هاوشەرخی حەقیقی بنیاد بنێن ئێمە ئێستا نائومێدین سێ سەرۆک وەزیرانی شیعە لەسەر حکومە باشە لە توروحاتە جەنابی عەبادی حتا لە تەعاملی لەگەڵ ڕێفراندۆمە نەرمتر ئەبینین لە توروحاتە بەڵام لە عەمەلیە ئێمە نانمان نییە بیخۆین لە عەمەلیە کێشەی نەوت و غازمانەیە لە عەمەلیە پێشمەرگە تەسلیح ناکرێت لە عەمەلیە مادەی سەدچڵ جێبەجێ ناکرێت لە عەمەلیە شەریکی حەقیقی نین لە بەغا ئێمە دوو وەزیرمان لە بەغایە ئێستا لە حەوت وەزیرەوە بین بە دوو وەزیر نایبی ڕئیسی وزەرامان نییە کەواتە مەبەست لای چه بڕیارێک ئێمە بەشداریمان کردووە چیتر کورد لە عێراق جێی نابێتەوە ئێمە پێمان وایە ئەم عێراقە بەم شێوەیە لە دوای ڕوخانی سەدام کە 14 ساڵە بەڕێوە براوە ئەم عێراقە لە شعوری ئێمە نە دەستورەکەی نە بڕیارە هاوبەشەکەی نە شعور هاوبەشەکەی بە قووەت نبووە لاواستر بووە باش یعنی من یەک پرسیارەکەم لە جەنابی عەبادی سەرکەوتنی مووسڵ استعرازێکەکە لە بەغا استعرازێکە شیعی نێناوە سونەی نێناوە وەزیری دیفاعی نێناوە قەیناکە بەڵام ئەو خۆی ناڵێ ئەم سەرکەوتنە بە تەعاونی پێشمەرگە و سوپای عێراق بووە دقیقێک بە فەرماندەیەکی ئێمەشی ببردایە بۆ استعرازە باشە خوارەوە ڕئیس وزرایە قائیدی قوواتی عامی مسلحەیە یعنی چیتە بوو شێخ جەعفەر لەوێ بێ چییە بۆ وەزیری پێشمەرگە بۆ وەکالەتی ئێمە لەوێ بووایە چ دەبوو یەک کەس و کاری شەهیدی ئێمە لێوە بووایە ئەمە بۆ عێراقی موحەد و نازام چ زەرەرێکی هەیە خۆ ئەمە تەسیر لەسەر شعور و 2500 شەهیدمان داوە تقریبا 15-20 پێشمەرگەمان بە بریناری کەوتۆ لێرەورەورە زیاتر لە 1600 بیۆژنمان هەیە ئێستا بە هەزاران مناڵی شەهیدمان بۆ بەجێماوە لەسەر ئەمە کە جنابی عەبادی استعرازی بۆ کە شانازی بەسەرکەوتنەکانیەکە ئەهلەن وەسەهلەن بەڵام ئێمە بەشدارین بە خوێن بەشدارین بە لافلێدان بەشدار نین چ دەوڵەتێکی عەرەبی سەربازێکی نرد عەبادی ڕزگارکە چ دەوڵەتێکی عەرەبی سەربازێکی نرد مووسڵ ڕزگارکە خۆمە 66-64 نییە سووریا سەربازی نات کورد سەرکوتکە یەک دەوڵەتی عەرەبی بووە بنە جگە لە کۆماری ئیسلامی ئێران دەوڵەتێکی هاتووە لە وڵاتەوە یارمەتی ئەم وڵاتە بە کۆماری ئیسلامی ئێران وەکو سوپا وەکو هێز وەکو خۆبەرە لەگە هێزی عەمەلی پیادە لەسەر ئەرز بەس کورد قوربانێکی گەورەکەی داوە دەوڵەتەکانی تحالف ئەشەدما بالله بۆ وجدان ئێڵێن ئەوەی دەوڵەتانی هاوپەیمانی کردویانە بە ئاسمان بە پسپۆر بە چەکی قورس جێگەی شانازی هەمومانن هەتایە باش ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو خۆتان ئاماژەی پێدەن لە ناو لۆگۆکەتان و لە دروشمەکانتان و لە پەیڕە و پرۆگرامتان ئەڵێن پێش هەموو لایەنەکان باسی مافی چاری خۆنووسینمان کردووە
لە ئێستادا بینی بۆ جوانیە ئێمە ئێڵێنە خۆی وایە باشە بام پرسیارەکەم بڵێ سەردانی ئێرانەکەن بۆ مەسلەیە بەنیازن سەردانی تورکیا بکەن با قسەیەک لەسەر سەردانی ئێران بکەین سەردانەکەتان بۆ ئێران و باسکردنی ڕیفراندۆمی سربەخۆیی لەگەڵیان تا چەندە بەرهەمدار بوو یاخود تا چەندە ڕۆڵی هەبوو لەوەی کە ئێوە هیچ نەبێشتەکان ڕوون بکەنەوە بۆیان بڵێ ئێران بە ڕسمی ئەمەی داوت کرد من کۆبنەوەی ئێران ناوانێم 4 في 1 4 کەڕەت 1 4 کۆبوونەوە 1 پێیان بوو باش بەوازحی بە ئێمەیانوت ئێمە ڕەفراندۆم ئێستا بە خراپی ئەبینین وحدەتی عێراق تێکەدا ئەمنی منتەقەکە تێکەدا هیچ مەرجێکیشیان نەبوو بۆی لەگەڵی بن ئەوان بزانە ئەمە زۆر گرنگە ئەم قسەیە یەکەم لە منتەڵەقی پەرۆشیانەوە بۆ کورد ئەم قسەیان کردها بۆ کوردی عێراق با دقیق بم لە منتەڵەقی پەرۆشیانەوە بۆ کوردی عێراق قسەیان کرد باسی تاریخی هاوبەشی لە دوای ڕوخانی سەدام پێش ڕوخانی سەدامیان کرد تا ئێستا و پەیوەندی یەکێتی و کۆماری ئیسلامی ئێرانیان لە سەردەمی ئیمام جەلالەوە تا ئێستا باس کرد و دەستکەوتەکان تەنانەت بۆ یەکەمین جار بن ئەمەم بیست بۆ یەکەمین جار لە ئێران ئەمەم بیست ئەویش ئەوەیە حتا فیدراڵ ساڵی 2002 لە ئێران یەکەمین جار قسەی تیا کراوە بڕیاری لێدراوە ئەوەشیان وت ئەمە یەکەمین جار بۆ من بیزانم کە مەلا بەختیاریشم نەمەزانی ئەوان 4 في 1 وازەح بوو هەر 4 کۆمونە کۆکویەک وەڵا ئێمەش هەر 4 کۆبوونەوەکە یەک پەیاممان هەبوو بەڵام بە 4 زمانی دیبلۆماسی جیاواز هەر یەکێک لەم کەسایەتیانی ئێمە بینیومانن جەنابی سەردار سلەیمانیمان بینیوە جەنابی شەمخانیمان بینیوە جەنابی ئەمیری لە وەزارەتی اطلاعاتمان بینیوە جەنابی سەرۆکی پەرلەمان لاریجانیمان بینیوە لە هەر کۆبوونێک لەم کۆبوونەوانە گەورە بەرپرسیانی شارەزا لە کاروباری عێراق و کوردستانیش ئامادە بوون ئێمە زۆر بەوازەحی وتمان ئەم بڕیارە بڕیاری پارتی نیەوە بە هەڵەمەچن بڕیاری هەموو حزبە کوردستانیەکانە و ئێمە یەکێتی لە 82ەوە ئەم دروشمەمان بەس کردووە و فدراڵ خۆتان نەزانن داینەمۆکەی ئێمە بووین و ئێستا ئێمە بەوازەحی پێتانەڵێین لەگەڵ فدراڵین لەگەڵ سەربەخۆیی کوردستانی و متمانەمان بەم عێراقە نەماوە دوای 14 ساڵ برسین نان نییە من باسم کردم دووجار خۆم چوومەتە بەغاوتم بە مامۆستا مناڵەکانی خۆی پێبێخەو ناکرێت چۆن مناڵەکانی ئەمەی پێپەروەردەکرێ جەنابی عەبادی تکات لێکم دوو موچەمان بدە ئەگەر نایدەی پارەی پێشمەرگە بە بۆ ئێمە پارەی پێشمەرگە تەرخانکەین بۆ مامۆستاکان و مەکتەبەکانمان پەکینەکەوێ ئاخر ساڵی ئەم ساڵی خوێندن کەوتبوو بەر مەترسی فەوتان بە هیمەتی مامۆستایان وانی لە بوارەکە نیانی بە خۆڕاگری مامۆستاکان جارێکی تر بە لێبوردەیی مامۆستایان ئەم ساڵی لە خوێندکاران دەفەوتا لێرە ئەمەوێ پیرۆزبایی دەستخۆشی لە وەزارەتی پەروەردە بکەم بەڕاستی و لە هەموو بەڕێوبەرەتەکانی پەروەردە و بەڕێوبەری خوێندنگاکان و مامۆستا بەڕێزەکان بکەم یەک لەم خوێندنە لەم بەو تەنگژەیە زۆر دڵی خۆش کردم پێرێکە نەتیجەکان بڵاو کرایە ئەنجامەکان لە سا 36 و پۆین شتێک خوێندنی زانستی لە کوردستانە بەرز بۆتەوە لە 131 یا 32 خوێندنی ئەدەبی دەرچوان هەیە ئەمە زۆر زۆر گرنگە ئەمە من ئەمە بە گەورەترین پێشکەوتنی ئەزانم بەڕاستی یعنی چی یعنی قەیرانە مەدبەختیە نازانم چی کە چی خوێندکارانی ئەمە لە عەقڵی زانستی ئەمساڵ لە هەموو ساڵێک زیاتر پێشکەوتن سپاس وەزارەتی پەروەردە سپاس هەموو ئەو مامۆستا بەڕێزانەی کە ئەم ئاشتە زانستیان لە کوردستان بەس کردوێتەوە باشە ئەم پەیامەتان بەڕوونی گەیاندووە بە حکوومەت هێرێمی کوردستان بەڵێ و لەوێ شوتمانوتمان ئێمە لێرە نە لە کوردستان ئێمە قەرارمانداوە بە تەنها ڕفراندۆم بکەین نە لێرە شەتوانین بە تەنها بڵێن ڕفراندۆم ناکەین ئێمە ئەم قەرارە ئەبینەوە بۆ برایانی پارتی بۆ جەنابی کاک مەسعود بۆ هەموو حیزبە کوردستانیەکانی کە بڕیاری ڕفراندۆمان بە یەکەوداوە و لە دوای ئەوە دوا بڕیاری خۆمان بە ئێوە ڕائەگەینینەوە و بۆ هەموو دنیای ڕائەگەینینەوە باشە کاک بەختیار بەنسبەت بەڵێ و نەخێر بۆ ڕیفراندۆمەوە لە ئێستادا ئەوتری هەوڵێک هەیە بۆ ئەوەی ئەحتیوای دەنگە ناڕازیەکان بکات کە ناڕازین لە حکوومەت حەقی خۆیانە موچەیان پێنادرێت چارەکە موچەکەشیان لە کاتی خۆیان پێنادرێ ئەوە ئەم جارە هەر زۆر دواکەوتووە دۆخی کارەبا خراپە دۆخی ئاو خراپە ئەوتر هەوڵێک هەیە کە ئەمانە بکات بە دەنگی نەخێر و وەکو چۆن عەرەبەڵێت بیخاتە هەک بەکەی خۆیەوە بیخاتە جوعبەکەی خۆیەوە دوو پرسیارم هەیە لەسەری ئەم هەوڵە ڕاد لەسەری چییە و ئایا ئەبێ ڕێگری لێ بکرێ کە قسە لەسەرەوە بکرێن نابۆ سەر بەخۆی بڵێ وڵا یەکەم
ینی بەڕاستی ئێمە هەر ئەوەنەمان پێکرێت داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکەین کە لە 25 ساڵی ڕابردوو بەشێک لە هەڵە ئابوووریەکان کراوە و باجەکەی هەمومان دامانەوە بەتایبەتی خەڵکی کەم دەست و کەم موچە و ئەمانە ئەو باجەکەیان دەیانێ بە بەڕاستی بێ داوای لێبوردن بکەین و ڕخنە لە خۆمان بگرین و ئەم حکوومەتی ئێمەشە بێ ڕخنە لە خۆی بگرێ پەرلەمانەکان هەموویە بە ڕخنە لە خۆیان بگرن و حیزبەکان ئەوەی کە کەم و زۆر مەسئولێتی ئەمە هەڵگرین ئەبێ ئێمە ڕخنە لە خۆمان بگرین و ڕخنەکەش بۆ ئەوە نەبێ خەڵک سڕکەین ڕخنەکە بۆ ئەوە بێ ڕێگەکانی چارەسەر باشتر بدۆزینەوە ڕێگەکانی چارەسەر ئەمە یەک دوام خۆی کێشەکە چەندە ئەوە دەبێ وەکو کێشە سەیریکەین وەکو کێشە سەیریکەین و حەقیشە دانی پیا بنین و چەند کاریگەری نەگەتیفی لەسەر ڕفراندۆمە هەیە ئەبێت دراسی بکەین و بیزانین بەڵام ناکرێ ئێمە سوء استفادە لەم ڕخنانە بگرین بۆ ئەوەی هەڵسین پرۆسەیەکی مێژووی بەنسبەت نەتەوەکەمانەوە بەتاڵکەینەوە یا خەڵک لەوە دڵساردکەین بۆ کاکە لە ئەتیفاقی سیڤەرە ڕفراندۆم کراوە سلەیمانی لە 1970 یا 1970 بەڵێی بووە کەرکووک بەڵێی بووە لە هەولێر نسبەتەکە دابەزیوە لەوێ بەداخەوە لە دۆک ئەو کاتە قەزایەک بووە کەمتر بووە ئێستا معقولە هەولێر دۆک هاوشانی سلەیمانی نەبێ سلەیمانی لەوان کەمتر بێ بۆ ئەمە بۆ ئەگە کەم موچەیە ئەوانی شۆکو ئێمن باشە ئەگە پاشکەوتی موچەیە ئەوانی شۆکو ئێمن ئەگە بازارە ئەوانی شۆکو ئێمن ئەگەر بانقەکان ئەوانی شۆکو ئێمن وەکو خەڵک ئەڵێم وەکو خەڵک من باسی حزبایەتی ناکەم وەکو خەڵک کەوابێ ئەو ڕخنانی لەسەر ڕفراندۆمەیە ڕخنە بێ بۆ ئەوەی کێشەکان چارەسەرکەین نەک ڕخنە بێ بڵێن نە بۆ ڕفراندۆم بەڕاستی لەمەیان ئەبێ ئەو دۆستانە و ئەوانەی کە بە پرۆشەوە یانوێ بە دیلێکیان هەبێ ئەبێت تۆزی دقەتێکی تاریخی بۆ ئەم مەوضوع بکەن دقەتێکی تاریخی ناکرێ ئێمە دەوڵەتەکانی ئیقلیمی و دەوڵەتەکانی دنیا و حکوومەتی عێراقی و شۆڤێنیتی عەرەبی بە ئێمە ئەڵێننا لە ناو کوردیشە خۆمانش هەبێ بڵین نا بەڵام ێستا نەبین باشەیەک یعنی ئەبێ بڵێن نەخێر منتەڵەقی ڕخنەی ئێمە جیاواز بێت لە منتەڵەقی ڕخنەی ئەو دەوڵەتانەی کە مافی چارەنووسی ئێمە قبول ناکەن و دەوڵەتی سەربەخۆی ئێمە قبول ناکەن منتەڵەقی من ڕخنەم قبولە بەڵام منتەڵەقی ڕخنەکە بێ جیاواز بێت هەستەکەن لە ناوخۆش هەوڵێکەیە ئیتر هەوڵەکە خۆڕسکە بەمەبەستە یاخود دەستی دەرەوەی لە پشتە بۆ بەرەی نەخێر فراوان کرد ئەمەش بەشێک لە هۆیەکانی ئەگەڕێتەوە بۆ دواخستنی چارەسەرکردنی ئاساییکردنەوەی پەرلەمان و یەکرزی نیشتیمانی ئەوانە بکرێتەوە بەتاڵە بێتەوە ناڵم ئێستا بەتاڵە بێتەوە بەڵام ئەگەر ئەوانە کرا ئەڵم ناڵ ئێستا ئەگەر بشکرێ ناڵم هەمووی بەتاڵە بێتەوە بەڵام پار لە دوای 2 مانگ لە پەکستین پەرلەمان کە شەڵە هەر پەک نەخرایە لە دوای 2 مانگ نەخێر 3 مانگ نەخێر 4 مانگ نەخڵ 6 مانگ باشە 6 مانگ بۆ نیشتنەوەی ڕقەکان لە دوای 6 مانگ پەرلەمانمان ئاسایی بکرایەوە ئیسە بەشێکی زۆری ئەو برینانەمان ساریشە کرد هەم لە هەستی خەڵکە چارەسەرمانە کرد هەم لە دەرونی خەڵکە چارەسەمانە کرد هەم لە شێوەی گوزرانی خەڵکی چارەسەر نەچوە بچێ یان هێشتا کاتماوە نەچوە بچێ بێگومانە بێ ئەو کاتی هەیە ئێستا بە خێراتر زۆر بە خێراتر بیقۆزینەوە بۆ چارەسەر و بۆ گوزرانی خەڵکیش بەڕاستی چی پاشکەوت و ئیمکانێتمان هەیە دابینیکەین بزانم من قسەیەکم هەیە من نازانم ئەم حکوومەتی ئێمە بۆ نەیان کردووە ئێستا ئەیڵێم بۆ ڕای گشتی ئەیڵم و ئەم حکوومەتە ئەخەمە بەردەم مەسئولیەت پار لە بانگ و نیوی ئەوەڵی پاشکەوتی موچە و قەیرانەکە من اقتراحم کرد هەرچی ئەرزی تەجاوز هەیە هەرچی باخی تەجاوز هەیە هەرچی ئەرزی سەخەری تەجاوز هەیە کە بە دەیان هەزارە بە دەیان هەزار باخ کراوە بە تەجاوز بە دەیان هەزار ئەرسی سەخەری کراوە پێشتر باسی پارەی ژێرزەمینەکانیشت کردو پێشتر باسی پارەی ژێرزەمینەکانشم بەڵام ئێستا پارەی ژێرزەمین بەخوا کەس دەرینایەنێ باشە ئێستا لە هەموو کاتێک زیاتر قایمیەکەن ئێستا باخەکان لەسەر ئەرزن ئەرزی سەخەری کراوە بە باخ لەسەر ئەرزن بە هەزاران ئەرز کراوە بە ماڵ و لەسەر ئەرزن هەمووانە ئامادەن بیفرۆشن بە حکوومەت تەملیکی کەن و بیفرۆشن بە تەقدیری من 4 تا 6 میلیارد دلار ئەمە چەند مانگ مەعاشی خەڵکەکە ئەمە بۆ نایکەن 1 ساڵ و 3 مانگە منە بەقتراحم کردووە من تێناگەم بۆ ئەوە دووبارە اقتراحت بۆ هیوایی بیکەن ئەم گرەیە بۆ ناکرێتەوە من حکوومەتی ئێمە تێناگەم من بەشتوانن ئەمە بکەن بابە لە باتی لژنەیەک 100 لژنە دروستکەن لە باتی ئەوەی 6 ساعت دەوام بکەن 18 ساعت دەوام بکەن چییە ئەمە کاک بەختیار
کاکە خەڵک بەرگەی موامەراتی گەورەی عالەمی گردووە شەڕی عالەمی گەورە بووە شەڕی ناوخۆی وڵاتێکی و سۆڤێت هەفتا دەوڵەت لە ساڵی 1970 تەداخلی کرد توانی اقتصادی خۆی ڕابگرێەوە نێڵێ خەڵکەکە لێی هەڵگەڕێتەوە. کاک بەختیار هاوڕیانم پێمەڵەن کاتم زۆر کەم ماوە یاخود پێمەڵەن هیچ نەماوە. چەندمانێک دوای ڕاگەیاندنی ناوەندی بڕیار لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەت بەوەدا کە دوایەوەی جەنابی کاکۆسرەت و خاتو هێرۆی ئیبراهیم ئەحمەد لەگەڵ یەک دانیشتون تقریباً تەمەکە ڕەویەوەتەوە تۆزە کێشەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هێمن بۆتەوە. ئێوە وەکو لێپرسراوی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بینەرانی ڕوونکەنەوە چارەنووسی ناوەندی بڕیار لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بەکوێ گەشت؟ وڵای کاکە بە پێش ناوەندی بڕیار و ئەوانە ئەم کێشەیە یەکێتی ئازارداوە بە حەقیقەت و من ئەتوانم بڵێم هەلپەرست و بازرگانی سیاست و ئەمانەی نێرتر کردووە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان نێرتر کردووە نامەسئول بۆ بە مەسئولی گەورە مەسئولی گەورە بۆ بە مەسئولی بچووک سەبەبەکەی کێشەکانمانن. من شعرێکی حەمە ساڵح دیلانم بیرەکەوێتەوە وڵا دنیا سەیرە سەیر شێواوە پۆی کێشان پرس بۆ زەوی و سووکە چێ بۆ ئاسمان. ئەمە کێشەکانمانەوەی لێ کردووە. ئەم کێشانە لە خۆبردنێکی گەورەی ئەوێ بەڕاستی ئەو تەعنوتەی لەوە بەر بۆ چارسەرنی کێشەکانە بوو بە چۆنێکی وەڵامدانەوەی هەڵوێستەکانی کاک بەرهەمیشەوە بەشێکی هەڵە بوو هەمووی. من ناڵێم ئەم هەواڵانەی کە ئێستا من خۆم لە هیچ کێشەیەکانیم یەک جارێکیان لی پرسی وتیان لە چ باڵێکی وت من بەشێکم لە سەرەکەی لە هیچ باڵێک نیم لە هیچ کێشەیەک نیم و ئامادەم ئێستا واز لە کارگێر بێنم بۆ ئەوەی کێک شوێنەکەی منی ئەوێ بەس بە شەرتی کێشەکانی نەویکێتی بەر خاتری یەکێتی وەڵامی ئەوم وەرنەگرتەوە زۆر بە کورتی هاوڕێیان مەڵێن 2 دقەش لەمانداوە ناوەندی بڕیار لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ماوە بە عەمەلینە و خۆشیان هیچ تەسریحێکیان لەسەر ناوەندی بڕیار نەداوە و هیچ بەیانێکیان نییە ناتقی ڕسمیان نەماوە و بەرادرانێک کە لە ناوەندی بڕیار بوون ئێستا بە پەرۆشەوە لە کۆبوونەکانە بەشداریەکان. بەڵێ کاک مەلا بەختیار لێپرسراوی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ماندوو نەبی ماندوومان کردی زۆر سپاس بۆ کاتێک کە بە ئێمە و بابینەرانت بەخش. بینەرانی ئەزیز باسی ڕۆژ لەگەڵ جەنابی کاک مەلا بەختیار لێرە کۆتاییەت ڕێزی یادگار فایەق و تەواوی ئەم ستافە جوانم لە شاری سلێمانی و لە شاری هەولێر وڵکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش.